ئەو کەشوهەوایەکی سەختە و ئۆتۆمبیلەکانیان داپۆشن. زیاتر لە 20 تیمی بەرگری شارستانی لەسەر شەقامەکان و هەروەها چاودێری دۆخەکان دەکەن بۆ بەهاناوەچوون و یاخود بۆ هەر حاڵەتێکی لە ناکاو. من مقدم شاخەوانم لەگەڵا جەنابی مقدم سڵاوت لێبێ ئامادەکاریەکان چیە چەند تیمتان لە دەرەوەن؟ ئەمە وەکو بەڕێبەراتی بەرگری شارستانی پاش ئەو ئاگادارکردنەوەی کە کەشناسی مەلزانی هەرێم بڵاوی کردەوە کە لە 6 ئێوارەوە تاوەکو 6 سبەینێ بارانێکی بەخوڕ دەبارێ هەولێر دەگرێتەوە. هەموو تیمەکانمان لە حاڵەتی ئامادە باشی تەواودان و هەولێریشمان بەسەر 4 زۆندا دابش کردووە. هەر زۆنەی 5 تیم زیاتری هەیە. ئەو زۆنانەی کە بڵین دابشمان کردو بەسەر ئەو تیمانەیە هەر ئەفسەرێک لەو زۆنە سەرپەرشتی ئەو چەند تیمە ئەکا ئەگە بێت و هەر لۆدێک و هەر قورساییەک لە زۆنێکە بێ ئێمە تیمەکانی کە ئەنێرین ئەوێ سپاس بۆخوای گەورە هیچ لافاوێک نەبووە، هیچ حاڵەتێکی خراپ نەبووە و ئێمە لە ئەگەڕین بەناو هەولێرە 100 مەتری و 60 مەتری و 120 مەتری ئەو شوێنانی کە پێویست بێت ئێمە هاوکاریان نەکەین. تیمی ڕزگارکردن بە هەمان شێوە ژمارەکانیشمان کراوەتەوە 150 بۆ هەر حاڵەتێکی لە ناکاو. جەنابی مقدم چ شوێنێک جێگای مەترسیە و خەڵک لێ دوورکەوێتەوە؟ ئەو شوێنانە ئێستا بڵین لای مەلعەب ئاو گربوونەوەی ئاو هەیە لە لای B2B سەرسەتی لای ئایسپۆرتا. ئەو شوێنانە هەندێک شوێنی کە هەیە گەڕێکی تەعزید و ئەو شوێنانی کە لای سەیداوە و ئەو شوێنانە گربوونەوەی ئاو هەیە و ئێمە هەموو تیمەکانمان مزەقی تایبەتیان هەیە و ئەوانە سەحبەکە نەگە پێویست بکە و هەمانگی تاویشمانەیە لەگە هەموو تیمەکانی ژینگەی و لە شارەوانەکان کە هەمویان لە خەتن و هەماهنگن لەگەڵ ئێمەیە. هەر شوێنێک پێویستکە پێویستیان بە ڕزگارکردن بێ ئێمە ئەچین و پێویستیان بە هاوکاری بێ ئێمە و تیمە گەڕۆکەمان هەیە ئەگەینە سەریان و زۆنەکانی خۆشمان لە حاڵەتی ئامادە باشیان. بەم بارانەدا ینی ناچنەوە ماڵ و ئەم شەو بە تەواتی ئێشی گردو. ئەم شەو ئینشەڵا هیچ ڕوونادا و دڵنیایان دەکەین ئێمە لە حاڵەتی ئامادە باشی داین و چەند ڕۆژێکیشە ئێمە ئەو ڕۆژە پوشوانە هەموو کارمەندانمان لە حاڵەتی ئامادە باش تەواودا بووە بۆ خزمەتکردنی شاری هەولێری خۆشەوی ئینشەڵا هەموو لایەک سەلامەتە بن و ژمارەکانی ئێمە کراوەتەوە و داوایان لێ یەکەین وەکو ڕێنمایی ئەگەر پێویست نەبێ نێنە دەرەوە و لە ماڵەوەش زۆر گرنگە ئەوە بەهۆی ئەو بارانبارینەوە لەوەیە شۆرتی کارەبا دروست بێ بە تایبەتی لە ئەو گەرمکەرەوەکانی ئاو بڵێن وەکو گیزەر و ئەو شتانێک کە بەکاردێ لە کاتی بەکارهێنانە پێویستە گیزەرەکان بکوژێتەوە نەک شۆرتی کارەبا بێت توکە و حاڵەتانەمانە بۆ کارەباگرتنە بۆ لەسەر ئاو دێتە سەر بۆڕێکان و لە ماڵەوە ئەو شتانێک کە پێویستن گڵۆپەکانی دەرەوە بە تایبەتی بکوژێنەوە و ئاگاداری خۆیان بناوڵەتن چووکە ئەو کەشوهەوایەکی سەختە و ئۆتۆمبیلەکانیان داپۆشن و ئەو شوێنانی کە دەچنە دەرەوەی شار ئەگەر بێت و زەرور نەبێ نەچن ئەگە چوشن لە ڕێگە سەرەکیەکان لا نەدەن و چاودێری کەشناسی بکەن یعنی چاویان لەوە لە هەواڵەکان بێ لە بڵاوکراوەکان بێ لەو ڕێنمایانە بێ کە ئێمە بڵاوەکەینەوە کە کەشناسی بڵاوێکاتەوە کە شارەوانەکان هەموو لایەک بۆ سەلامەتی هاوڵاتیانی خۆمانە بە تایبەتی ئەوانی کە ڕێی شاخەکان و گوندەکان و دەوروبەر ئەگرنە بەر ئەو ڕێیانە سەختە و ئەگەر زۆر زەرور نەبن نەچنە ئەو ڕێیانە و بە ناشارە زایش لەو کەشوهەوایە نەچن بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک.